16 خێزانی کورد کە پەنابەری سیاسین لە وڵاتی ئێرانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان هەمویان پێکەوە خراپبوونە نێو قوتابخانەیەکی کۆن لە ژیانێکی زۆر ناخۆشدا بوون چەندین داواکاری و گلەییان هەبوو لەوبارەیەوە دەنگی ئەمریکا راپۆرتێکی لەسەر ژیان و گوزارانیان لە نێو ئەو قوتابخانەیەدا دروست کرد کە پێی دەڵێن کەمپی گردەچاڵ دواتریش ئەوان لە پێش بارەگای نەتەوەیە گرتووەکان مانیان گرت دووبارە دەنگی ئەمریکا ڕۆماڵی ماگرتنەکەی ئەوانیان کرد و تێیدا گلەی و داواکاریەکانیان وەک خۆی گەیاند دوجار نەتەوەیە گرتووەکان بڕیار دەدات لە نێو کۆمەڵگەی نیشتەجێبوونی بەحرکە خانوویان بۆ دروست بکات و لە ئێستادا خانوویان بۆ دروست کراوە ئەشکان میلان و سەرپەرشتیار و ڕێکخەری ئەو 16 خێزانەیە بەم شێوەیە بۆ دەنگی ئەمریکا دەدوێت یوێنی گەڵک کەمتەرخەمی هەندێک بابەتەدا کرد دیساژی الحەمدولیلا بزەختە کەناڵی دەنگی ئەمریکاوە مەکاری هەندێک زەختەی لێ بکەن حتا کو هەندێک شوڵە بوومە بکات سپاسیا کانالەوە دکەن کوواکاری اون بین لێرە لە بدایەتی وەسیەتا خەڵکیەوە اون کەلمەدا بنە حتا ئیرۆک و ئەو خانیانە هاتنەوە کردنی باش الحەمدولیلا باشتر بیا بەسا خەڵکی نسبەت بە جاران باشتر بیا زیاتر لە 20 ساڵە ئەوان لە هەرێمی کوردستان نیشتەجێ کراون ژمارەیان لە ئێستادا زیاتر لە 60 کەسە گواستراونەتەوە بۆ نێو خانووی نوێ هەر یەکێک لەو خێزانانە خاوەن خانووی خۆیەتی پەنابەرێک لەوبارەیەوە زیاتر دەڵێت ئێرەمان زۆر خۆشە خانووەکەمان تازەیە خۆشە دیوارەکان تازە خانووەکەمی تازێ مەتبەخەکەمان خۆشترە سەرژیان ئێرەمان خۆشترە لەولای زۆر سپاسیان دەکەن گەلێکمان بە دروستکردنی خانوویەک گلەی و داواکاریەکانیان کۆتایی نەهاتووە و پێیان وایە هێشتا چەندین کەم و کورتی ترماون کە تا ئێستا چارەسەر نەکراون داوا لە نەتەوەیە گرتوەکان و حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی دەکەن بە زووترین کات بەدەم گرفت و داواکاری ئەوانەوە بچن و پشتگوێ نەخرێن دەمەوێت بە وڵاتی سێوم بڕۆ ڕزگار بم لەو دەردەی لێرەکانە ڕزگار بم لێرە دەردی من چارە ناکرێت ئەو دەردەی ئەمن هەمە لێرن بۆ خۆم ئەو دەرامەتەم هەیە کە جێبەجێکەم نەجێگاکەشەوە هاڵی دەبی ئەمن دەمەوێت بە وڵاتی سێوم بەرە بکە و ڕزگارم بکەن زستیویان پێ نەداوین قامان پێداوین یەقا خەزیان پێداوین بە نێوی زستیوەوە ئەمە هەنا ئەمە لە حزبی دموکراتی کوردستانی بەرگرتووە بەڵام زستی و هەویە عێراقی نییە ئەمە ڕاستەکەی دەڵم ئەوە تا بۆ خۆش چاوی دەکە ناتوانانی هەتا ئەوەی چ بکڕی ینی سارەکیش بە نێوی خۆ بکەی ینی بڵی ڕەفیقاتی کە تەبێ ناتوانانی بیکەی بڵی ئەمن ئەو کارەی دەکەم سەفەرێکی ئێرانە دەکەم سەفەرێکی تورکیە دەکەمەوە نییە هیچ پێ ناکری بەڵام لە بۆ دەنگدانیان پێداوین شایانی باسە ئەوان لە ئێستادا کەمێک نزیک بوونەتەوە بۆ نێوشاری هەولێر و ڕۆژانە هاتوچووی بازار و نێوشار دەکەن و دەچنە سەرکار لە ئێستادا داواکاری سەرەکی ئەم پەنابەرانە ئەوەیە لە هەرێمی کوردستانەوە بگوازرێنەوە بۆ وڵاتی سێەم لەبەرەوەی بەشێکیان کە زیاتر لە 20 ساڵە لە هەرێمی کوردستاندان هەتا ئێستا مافی هاوڵاتی بوون نیشان پێ نەدراوە ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا کۆمەڵگەی نیشتەجێبوونی بەحرکە